من ئەمیر ئەرسەلان ناسراوم بە ئەمیر ڤایۆلین. ساڵانێکی زۆرە، نزیکی 25 ساڵە خولیای مۆسیقام هەیە و بەردەوامم لە مۆسیقا تا ئێستەیش هەر خەریکم و مۆسیقایەکێکە لە خولیە سەرەکیەکانی ژیانم و بڵێم حتا ئەو ڕادەیە کە ناخم بە وشەی موزیک مرتاحە و لەگەڵ موزیکە خەو و خۆراکم هەیە. وەکو هەڵبژارنی مامۆستا با بڵێن هەموو هونەرمەندێ ئەو بیئەیتیایە پەروەردە بۆ ئەو جوگرافیایی کە لێوەی هاتووە. سەرەتا خێزانەکەیەتی، خێزانەکەی بۆ نمونە گوێگری چین، تابعی چین، ئەو پیشەیە هەڵەبژێری. ئەگەر لە خێزانێکی دارتاش گەنجێکی دارتاش دروستەبێت، تاچێکی دارتاش، لە خێزانێکی فەنانی تەشکیلی هەر تەشکیلی دروستەبێت، لە خێزانێکی مۆسیقیش طبعاً مۆسیقی دروستەبێت. طبعاً مامۆستای یەکەمی ژیانم لە ناو بواری مۆسیقایە باوکم بووە بە ڕەحمەت بێ کە یەکێک بووە لە هەرە پیاوە دەنگخۆشەکان و تەقلیدێکی زۆری کردو لە ناو مەجالی فەنا. بۆیە هەمیشە بە مامۆستای یەکەمم زانی و مامۆستای خۆم بووە. پاش ئەو مامۆستای دووەم کە دایکم بووە، ئەوش لە مەجالی مۆسیقایە هەر زیرەک بووە، گوێگرێکی باشوە، نەک ئامێرشەنێک بێت. و پاشان هەر کەسێک بڵیت لەم دنیاە بە مامۆستای خۆم ێزانم و ئیسفادەم لە هەر هەمووی کردو و هەموو کەسێکیش بە مامۆستای خۆم ئەزانم. بۆ یەکەم جار کە دەستم کرد بە موزیک ژەندن لە زۆر شوێنەوە بوو، بەڵام شوێنی ئەساسیم کازوی مناڵانی هەڵەبجە بووە و کازوی مناڵانی سلێمانی بووە، سەرشەقام بووە و زۆر شوێنی کرد، بەڵام مامۆستای سەرەکیم با بڵێن کاگیاسیم بووە. پاشان مامۆستای دووەم ئاراس مەخدید بووە. مامۆستای سێهەم زۆر لەو مامۆستایانە ئالان کامیل بووە، گۆران کامیل بووە. زۆر لە مامۆستاکان هەمویان سوودم لێ بین و مامۆستای سەرەتاییم بوون لە ناو مۆسیقایە، لە ناو ئامێر ژەندنە، نەک خودی مۆسیقا خۆی. ئەمە پرسیارێکی قورسە، چونکە ئەم وەڵامەی کە من ئەیەمەوە مۆسیقەکان بە شێوەیەک لی تێگەن و کە هەڵواتی ئاسایش بە شێوەیشتر لی تێگا. وەکو ژەندنی ئامێر ئاسانە، هەر ئامێرێک هەر کەسێک بیەوێت توانێ بیژێنێت، چونکە خودی مۆسیقا خۆی جیاوازە، ئامێر ژەندنیش جیاوازە. مۆسیقا دەنگ و ڕیتم و ئاوازە کە ئاشنابیت، یعنی بە وەرەقە و قەڵەمێکەوە بچیتە ئەم ژوورەوە بەبێ ئەجیزە و بەبێهین هاتیتە دەرەوە مۆسیقات نووسی بێ، ئەمە مۆسیقایە. ئامێر ژەندن ئاسایی، ئەگەر مۆسیقا بزانین دڵنیام ئەتوانیت 100 ئامێریش بشەنیت. جا لەبەرەوە وەڵامەکە تۆزێک قورسە وەڵامدانەوەی پێم وایە باش نابێت. من دبلۆم هەیە، هونەرژانەکانی سلێمانی تەواو کردووە، ئامێری کەمان. بۆێر تا ئێستش کە خەریکی ئامێریکی بردم هەر بە ئەمیر ڤایۆلین بانگ بکەن. بە ئەمیری کەمان، ئامێری کەمانم خوێندووە و بەشی کۆمپۆزین بە متابعە و بە سێرچ و بە هەوڵدان پێیگەشتوم و ئەتوانم کۆمپۆز بکەم بۆ ئۆرکێسترایەکی ژێداری تەواو، ناڵم فول هارمۆنی. ئەبێ ماشەڵای لێ بکەین. لەگەڵ هونەرمەندی زۆر کارم کردووە، ئەوانی کە هونەرمەندی قەدیمن مامۆستا حەسەن هەیاسە، لوقمان سەلیمە، هەر لەم گەنجانی ئێستا لەگەڵ ئارەش عوسمان و لەگەڵ شاباز زەمان و هەر هەموو ینی هونەرمەندەکان زۆر ناکرێت لێرە ئاماژ بە ناوی یەک بەیەکیان بکەم. ئەوەی هونەرمەند بێ لە ئێستایە و لە پێشووترا هەر کارم لەگەڵ کردوون و ماشەڵڵا زۆر نازانم ناوی چێ بەر هەمووی گلێم لێ کا دوایی مەگەر ناوەکانیش پارچە پارچە بکەین دوایی. ئێستا پێشتر لە سلێمانی هەموو ئێستا ستودیۆکەم هێناوەتەوە بۆ پارێزگای هەڵەبجەی شەهید، بەو پێوەرەی کە لە سلێمانی ماشەڵڵا مۆسیقیمان زۆرە و هونەرمەندمان زۆرە و ستۆدیۆمان زۆرە، بۆیە لە پارێزگای هەڵەبجە هیچ ستۆدیۆیەک بوونی نییە و تاکە ستۆدیۆمی ناومەتەوە ناو هەڵەبجە، ئەویش بۆ ئەوەی زۆر لەو گەنجانی کە خولیای مۆسیقایان هەیە، خولیایی دەنگبێژیان هەیە و حەزەکان منە گۆرانی بێژ، پێشتر شوێنێکی وانە بوو بۆ ئێمەمانان تا ئەوەنەی بە قوربانی گەشتین بەم ڕۆژەی ئێستا. ئەم ڕۆژەی ئێستا ئەوەنە گەورە نییە لای خۆم، خەونی من زۆر لەوە گەورەترەکە ئێستا تایە هەم، بۆ ئەوەی گەنجانی تریش جارێکتر تووشی ئەو تونێتیە نەبێ، هیچ نەبێ ئێرە کانیاوێک بێ بۆی گەنجەکانمان تونێتیان بشکێ و ستۆدیۆکەم هێناوەتەوە ناو هەڵەبجە لەبەر خاتری خزمەتکردن.
ئەگەر ناوەلەو لە شارەکانی تریش بێ ئیشی منەڕوا بەڵام لەبەر خاتری کار و خزمەتی هوەری بۆ هەڵەبجەی بێناس هەڵەبجەی خۆشەویست ستۆدیۆکەمێ ناوەتەوە ناو هەڵەبجە بە دڵنیاییەوە زۆرنەوە کەسانی کە وانم پێوتم وە ساڵانێکی زۆریشە 15 ساڵ زیاترە کە من هەروانە ئەڵێمەوە وە زۆرینەی ئەو گەنجانی کە لە هەڵەبجە فێری مۆسیقا بوون و بەردەوام بوون تا ئێستەیش بەوانیشی کە چوونەتە دەرەوەی هەڵەبجە و هەر بەردەوام خەرجی کار و خزمەتی هوەرین هەمویان پێم خۆشە خۆیان هەڵسەنجێنی تا مامۆساکەیانە بۆ دەستنیشانکەن کە خودی خۆمم و ئێستا شەر بەردەوامم وانە ئەڵێمەوە بەڵام لە ئێستایا وانەی سەرەتایی ناڵێمەوە ئەگەر کەسێک بیوێ بۆ نمونە لە دەستگاکانی مۆسیقایە لە مەقاماتە یاخود شارەزابوون لە ئاوازدانان لە مۆسیقادانان لەم شتانە بیانوێ شارەزابن لە هەموو فۆرمە پێشکەوتەکانی مۆسیقا من وانەی تیا ئەڵێمەوە و ئێستا واز لە دەرسی سەرەتاییە ناوەتەوە بەخێر بن سەر چاو و پێیان زۆر هەڵەگرێ سەی کۆتایی وە هیوادارم کۆمەڵە شت ئەڵێم وەکو گلێ و کۆمەڵە شتیش ئەڵێم وەکو ڕێنمایی هیوادارم ئەو کەسانی کە خولیای مۆسیقایان هەیە نەمجارە قسە بۆ ئێواکەم ئەو کەسانی کە خولیای مۆسیقایان هەیە با فێری مۆسیقا بن نەک فێری ئامێرژاندن بن چکە گەر فێری مۆسیقابی هەموو ئامێرەکە توانی بژێنی پاشان ئەگەر ئەتەوێ ببیتە میوزیسیانێکی زۆر زۆر باش پێویستە کا سێ شت ڕەچاوکەی گوێگرتن لەگەڵ گوێگرتن و لەگەڵ گوێگرتنە وە پاشان مێژووی ڕەسەنی کورد هوەری ڕەسەنی کورد لە بیاد نەکەین چونکە بە دراوسەکانیشمانەوە بە عەرەب و بە تورک و بە فارسەوە خۆیان ڕازێنەوە و عەرز و نمایشی هوەری خۆیان ئەکەن بەڵام لە ئەسڵا هوەرەکە هی کووردە بەپێی زۆر سەرچاوە هەر لەو کاتێک کە پێغەمبەر سولەیمان ژەنیاری ئامێری تەمبور بۆ کوردی شەبەک بووە لە ناو مووسڵ دوای لەفاوەکەین و ئامێرەکەی لە ماڵەکەی خۆیان دۆزراوەتەوە هەر لەو کاتەوە حتا ئێستا کورد خاوەنی هوەرە ئەگەر بتەوێت پێناسەی میلەتێک بدۆزیتەوە نازانیم تیشێتە شوێنەریە بەڵام گوێ لە مۆسیقای هیندی بگرێزانی و میلەتێ چونکە فەن پێناسەی میلەتە کەڵچەیە دابوونەریتە جا لە برەوە هوەرەکەمان زۆر لە مێژووە داگیر کراوە چونکە مێژەژی وا ستانداردمان نییە کە سەر چاوەکە پشت ڕاست کاتەوە بەڵام لە تازەگەریە و لە ئەم سەردەمی گلۆبڵایزیشنەیە کە جیهانگیری و ئەولەمەی ئێستا کۆمەڵە شت پشت ڕاست کراوەتەوە کە هی کووردە و کورد خاوەنێتی بەڵام وەکو گلەیەکەی هەموو جارێڵم دڵمان بە ئەیوەی زاراجیان خۆش بوو تورک مێژووی بۆ نووسیەوە بۆ پێش عوسمانیەکان جا لەبەرەوە لە کۆتا پەیامما ئەوەیە هیوادارم دەست بگرن بە هوەری ڕەسەنی کوردیەوە و هەوڵ بن مۆسیقا بخەنە خزمەتی هوەری کوردیەوە نەک بەکاری بێنن بۆ میلەتە جیاجاکان وەلو فەن هی هەموو میلەتێکە و ئەبێ هەموو مرۆڤایەتی شانازی پێوە بکات